بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه وسلم. سپاس و ستایش بۆ خوای پەروەردگار، درود و سەلامی خوا لە سەرگیانی پاکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. دیارە ئەمڕۆ ڕێکخراوی هاواری خێرخوازی نووسینگەی قەزای سێ سادق هەستاوین بە دابەشکردنی سوتەمەنی بەسەر خەڵکانی کەم دەرامەت و هەژاردا کە سوپاس بۆ خوای پەروەردگار ئەمڕۆ ئەوەی کە دابەشی دەکەین هاوکاری و کۆمەکی خێرخوازانی عزیز و خۆشەویستە کە بەردەوام هاوکاری ئێمن کە بەردەوام هاوکاریەکانیان ئەگەن بەدەستی ئێمە بۆی ئەمڕۆ بە ئەمانەتەوە سوپاس بە خوای پەروەردگار توانیمانە کۆمەڵێک خەڵکی هەژار و کەم دەرامەت کە ناوەکانیان لامانە بە قائیمە بە نووسین کە دابەشی کەین بەسەریانە بۆیە ئەوەی کە دابەشی دەکەین ئەمڕۆ 171 دەبەنەوتە کە هەر خێزانێک دوو دەبەنەوتی پێدەین کە 85 خێزان بەشدارن تایە خۆشحاڵین بەوەی کە ئەو خێزانە کەم دەرامەتانە ئەو خێزانە هەژارانە ئەمڕۆ دڵخۆش بکەین ئەمڕۆ هاوکاریان بکەین بەوەی کەوا تا ئێستا هاوڵاتیان بەڕاستی لە قەیرانێکی سەختدان بە بۆنەی ئەوەی کە نەوتیان نییە سوتەمەنیان نییە ئێمەش بە ئەرکی سەرشانی خۆمان هەستاوین بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ دڵی ئەو خێزانانە خۆش بکەین دڵی ئەو کەم دەرامەتانە خۆش بکەین دابەشی بکەین بەسەریانە ئینشاءالله بە پشتیوانی خوای پەروەردگار و پاشان بە کۆمەکی و هاوکاری خێرخوازانی بەڕێز ئەتوانین ئەم پرۆژانەمان ئینشاءالله درێژە پێ بدەین هەمیشە لە خزمەتی هاوڵاتیانە بین بێباوک و کەم دەرامەت کە بەڕاستی مایەی خۆشحاڵیە کە ئێمە دڵیان خۆش بکەین و لێرێشەوە بە خێرخوازان دەڵێن دەستان خۆش بێ خێرخوازانی بەڕێز